باز لە پێکێنانی حکوومەتی عێراقەکەین عێراق لە بەردەم پێکێنانی حکوومەتێکی نوێدا محەممەد شیع سوودانی هەوڵەکانی خستۆتە گەڕ بۆی کابینەکەی تەواو بکە هەرچەندە ئێستا ئاماژە بەواکە کە دەڵێ ژمارەیەکی زۆر لە وەزیرەکانمان یەکلا کردوتەوە چارچێوی هاوانگی ئاماژە بەواکاڵێ ئێمە سوودانیمان سەرپشک کردووە لەوەی کە خۆی کاندیدەکانی دەستنیشان بکە خۆی کاندیدەکانی هەڵبژێرێ ئێمە نەیسەپێنین بەسەریا هیچ کاندیدێک نەسەپێنرێ بەسەریا بۆی حکوومەتێکی بەهێزی خزمەتگوزار دروست بێەوەی کە عێراقیەکان پێویستیانە ئەم بابەتە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک سەروان گۆمەشینی کە بەڕێزیان لە هەولێرەوە لە ستۆری هەولێرەوە لەگەڵمانن چاودێری سیاسیە کاک سەروان سڵاو لێبێ بەیانیت باش سڵاو لێبێ کاک سەروان هەوڵەکانی پێکێنانی یاخود تەواوکردنی کابینە وەزارەکەی سوودانی بە شۆ گەشتووە پێ دوایە لە مەفتەیەدا بتوانرێت کە متمانەی پێ بدرێ بەیانیتان باش سڵاو لە بینێرانی بەڕێزی کورسات نیوز من پێم وایە زیاتر لەو ماوەیە دەکێشێت کە دانراوە بۆ بەڕێز سوودانی بۆ تشکیلی کابینەکەی لەبەرەوەی ململانەی نێوان لایەنە سیاسیەکان و هێزە سیاسەکانی گۆڕەپانی سیاسی عێراقی کاتی زیاتری دەوێت بۆ ئەوەی کە بتوانن مەوعیدێک یان کاتێک دیارە بکەن بۆ کارنامەی حکوومەتی تازەی عێراقی. وەزعی عێراق وایە، نەسیجی عێراق وایە، پێکاتی خەڵکی عێراق وایە، زیاتر زۆرتر کاتی دەوێت بۆ دانوستاندن بۆ ئەوەی کە بتوانن بگەنە دەرەنجامێک لە هەڵبژاردننی حکوومەتی عێراقی چونکە پشک و حەسەی لایەنە سیاسەکان زۆرن و تەنها لە ناو وەزارەتەکان خۆیان نابینەوە بەڵکو لە ناو هەر وەزارەتێکیش دیسانەکە پشک و بەرکەوتە و حەسەی سیاسی تێدایە دەوڵەتی قانون لەلایەک و هاوپەیمانی چوارچەوەی هەماهەنگی مەسەن لەلایەک و لە حەسەی کوڕ لەلایەک و ئەوە تا بیرمان نەچێت دوێنێ تورکمانەکانیش داوای وەزارەتێک دەکەن بۆیە پێم وایە لە مدەی دیاریکراو زیاتر درێژە دەچێشێ چونکە هەبوونی ئەو نەسیج و پێکاتەیە کێسا لە عێراقدا هەیە وا دەکات کە زیاتر و زۆرتر وردەکاری یا با بڵێم کۆبوونەوە بە دوواداچوون بکرێت هەرچەندە لیژنەیەک پێکەندراوە بە سەرۆکایەتی خودی بەڕێز محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی ڕاستپێردراو ئەم خۆی دەیەوێ وردبینی لە کار و کارنامە لە کەسایەتیەکانی پاڵێورا بکە بۆ پۆستە ویزاریەکان بەڵام ئەوە دیسانەکە ئەو دەرەنجاممان ناداتە دەستکە بتوانێت لە خلالی چەند ڕۆژێک یان لە ناو هەفتەیەک بتوانێت کارنامە و بەرنامەی حکوومەتەکە و ئەندامانی کابینەکەی دەستنیشان بکە و مەوعیدێکدا بدرێت لە پەرلەمان دەنگ لەسەر کابینەکە بدرێ. باشە کاک سەروان دەزانین کە سوودانی پشتگیریەکی دەوردرا و بە حەزەری نێودەوڵەتی هەیە پێ دوایە ئەگەر بێت وەم حکوومەتەی پێک بهێنێت دەتوانێت سەرکەوتوو بێت لەوەی کە لە خود باڵین سەرکەوتوو بێت لە بێئومێد نەکردنی وڵاتانی سیستەمی نێودەوڵەتی و هەروەها جیهانیش ناوچەی و جیهانیش ببوورە خاتونی بەڕێز هەموو دنیا نیگەرانە لە دواکەوتنی نزیک ساڵێکی حکوومەتی عێراقی و هەڵبژاردننی سەر و کۆمار لە عێراق بۆیە هەموو هەنگاوەکان بەو ئاراسەیەن کە پەلە بکرێت لە پێکێنانی حکوومەتی عێراقی لە بەرەوەی حکوومەتەکەی پێشووتری بەڕێز کازمی بوو بە حکوومەتێکی کاربڕێکەر و دیارە تێوەگڵا لەدەیان دۆسیەی گەندەڵی و لەدەیان کار و کارنامەی خراپ بۆ کۆمەڵانی خەڵکی عێراق بە تایبەتی و بۆ وڵاتانی ئیقلیم و بۆ دنیای دەرەوەش هەرچەندە لە کابینەی بەڕێز کازمیش ڕەنگە کاری باشکرابێ بەڵام ئەوەی کە زیاتر و زۆرتر زوومی کامێرەکانی جیهانی لەسرە و سەحافەی دنیا قسەی لەسەر دەکا ئەوە تا دوهەمین گەندەڵکاری کە لە مەسەلەی پارەی بانقەکان یا با بڵێم سەرمایه‌گوزاری لەو پارێکرا یا دزی لەو پارێکرا بۆیە هەموو ئاراسەکان لەو بابەتە یا لەو سۆنگەوە هەنگاو دەدەن کە بتوانرێت جارێکی دیکە قەرەبووی ئەو ماوەیە لە دەستچۆ بکرێتەوە کە لە هەڵبژاردننی سەرۆکۆمار لە چیسمان چووەکو عێراقیەکان کە نزیک دەمانگ بۆ 11 مانگی خایان لەولایە حکوومەتی کاربڕێکەر نەیتوانی وەکو پێویستە ئەدای خۆی لە حکومڕانی دەوڵەت دەستەبەر بکە و بەکاربێنێ بۆیە
هەڵبژاردننی سەرۆک کۆمار ئەگەر جوان سەرنج بدەین لە ڕۆژی مەراسیمی دەست بەکاربوون و داخەڵبوونی بۆ کۆشکی سەلام هەر لە هەمان ڕۆژدا ڕاگەاندرا کە بەڕێز محەممەد سوودانی دەستنیشان دەکرێتەوە ڕادەسپێرێ بۆی خێرا کابینەکەی هەڵبژێرێ هەمیش خۆی مدەیەکی دانا مدەیەکی دیاریکراوی دانا کە لە خلالی هەفتەیەک بۆ 2 هەفتە ئەوە تا هەفتە تێپەڕی بەڵام نەتواندرا چکە لەبەرەوەی پشک و بەش و حسەی حیزبەکان زۆرن و نەسیج و پێکاتی کۆمەڵانی خەڵکی عێراقی زیاترن لە ئاینێک و لە مەزهەبێک و لە نەتەوەیەک. کاک سەروان محەممەد شیاب سوودانی داوای هەفتەیەکی دیکەی کردووە کە مۆڵەتی پێ بدرێت لە چوارچەوەی هەماهەنگی بۆی بتوانێت لە دوای وردبینی کردن لە وەزیرەکان کە بۆیان دیاری کرا با بڵینەوە کەسانی کاندیدن بۆی کە وەزارەتەکان وەربگرن دواتر دەتوانێت حکوومەت پێک بێنێ پێ دوای ئەو هەفتەیە بەس بێت بۆەوەی کە لەو هەفتەیەدا حکوومەت یاخود کابینەکەی پێک بێنێت یاخودەمیش پێویستی بە زیاتر هەیە. قسەکە لێرە لەسەر ئەوەیە لە خلالی کابینێک لە خلالی ئەو کابینانەی کە پێشوو ڕابردوو ئێمە بینیمان نەتوانرا هیچ کارێک لە هیچ کارێک و کارنامەیەک لە مدەی زەمەنی خۆی دیاری بکرێ یا دیاریکرا و سەر بخرێ بۆیە درێژکردنەوەی مدەی هەفتەیەک و یان زیاتر ئەوە دلیلی ئەوەیە کە وەکو بەرنامە ڕیزی بۆ کرابوو وەکو پێشبینی دەکرا نەتوانرا لە کاتی خۆیان ئەو کارنامەیە سەر بخرێ و مەوعید دابدرێ و پەرلەمانی عێراق کۆبێتەوە 2000 دەنگ بدا لەسەر یا بەڵام تەصدیق و مسادقە بکات لەسەر کابینەکەی بەڕێز سوودانی بۆیە هەبوونی هەفتەیەکی دیکە ئەگەر کافی بێ بۆ ئەوەی کە حکوومەت تشکیل دەکات دیسانەکە هەر خۆی باسەوە دەکات کە 3 ویزارەت یا 3 لە ویزارەتە سیادیەکان یا با بڵێم سیاسیەکان ناتوانێت جارێ قسەیان لەسەر بکات بۆیە دەبێ ئێمە ئەوە لە بەرچاو بگرین کە کابینەی ئێستای سوودانی ئەگەر هەفتەیەکی دیکە کە داوا دەکا و بۆشی درێژ بکرێتەوە کە دەشکرێتەوە من پێم وایە بتواندرێ حکوومەتەکەش ئیعلان بکەوە بیباتە پەرلەمان بەڵام هێشتا 3 وەزارەت نوقسانە بۆیە مدەی زیاتر و زۆرتری دەوێت. کاک سەروان پێ دوایە لە ماوەی یاسایی خۆیان سوودان توانێت سەرکەوتوو بێت لە ڕاگەاندنی کابینە وزارەکەی یانەوەی پەناباتە بەرەوەی ژمارەیەک لە با بڵێن وەزارەتەکان هێڵێتەوە دواتر بۆی متمانی پەرلەمانی پێبیرێ. بێگومان ئاراسەکە لەو بابەتە خۆی دەنوێنێ یا خۆی دەبینێتەوە کە هەبوونی هەموو وزارەتەکان هەبوونی هەموو کاندید و بربژێرەکان بۆ وەزارەتەکان ناتوانرێت لە مودەی دیاریکرا و ئامادەیان بکە بۆ پەرلەمان. مانەوەی هەندێک لە وەزارەتەکان و دەنگدان لەسەر کابینەکە 2000 گەرنتیکیش نییە بۆی کە ئێمە لە سەردەمی کابینەکانی یەک لە دوایەک و پێشووتر بینیمان بۆ نمونە پۆستی وزارەتی داخلی مدەتێکی زۆر زۆر بێ وەزیری نوێ بە وەزیری با بڵێن بەدیل یا بە وەزیری شوێن پڕکەرەوە بەڕێدەبرا یاوەتا کاتێک لە سەردەمی ئەگەر بیرمان بێ لە سەردەمی مالیکی پێم وابێ خۆی ئیدارەی مەلەفی چەند وزارەتێکی دەکرد بۆیە هەبوونی ئەو حاڵەتە لە ساڵحی کۆمەڵانی خەڵکی عێراقی دانیە و لە خودی سەرۆک وەزیرانیش ئەو شتە باش دەزانێ بەڵام بۆی خێراتر و زۆرتر و زیاتر بتواندرێت کە ئەو کارنامەیە ئەو بەرنمەیە ئامادە بکە ئیعلان بکە و بیباتە پەرلەمان و دەنگی لەسەر بدرێ مصادقەی لەسەر بکرێ و ئەو فەراغی قانونیە ئەو فەراغی ئیداریە سیاسیە ئەمنیە کە لە عێراق وا خەریکە دروست دەبێت دروست نەبێیان زیاتر وەقت لە بەهدەر نەچێ ناچارە ئەو حاڵەتە بکاتن بە کەموکوری هەندێک لە وەزارەتەکانی شەوە کارنامەی خۆی ببێتە پەرلەمان. باشە کاک سەروان جگەلەوەی کە ناکۆکێکی زۆر و ململانێکی زۆر لە نێوان لایەنەکاندا هەیە بۆ بەرکەوتەی پشکی خۆیان لەگەڵەوەشدا هەندێک لە چاودێران باسەوە دەکەن کە حکوومەتەکەی سوودانی بەردەوام لەژێر هەڕەشە و فشاری لایەنی سەدر و هەروەها لایەنگرەکانی هاتی و لەگەڵەوەشدا تشرینیەکان بڕیاریانداوە کامڕۆ خۆپشاندان بکەن بۆ چوونی جەناب لەسەر ئەمە چییە مەترسیەکە لەسەر حکوومەتەکەتی تا چەند دەبێتەوە ئەوەی کە سوودانی ماوەی ساڵێکی لە ئێستادا دەزانین بۆ دیاریکراوەکو تەجروبەیەک بۆ بەڕێوەبردنی حکوومەتەکەی ئەگەر هاتو سەرکەوتوو بۆەوە بەردەوام دەبێت سەرکەوتوش نەبوو هەڵبژاردننی پێشوو خەت دەکرێتەوە لەگەڵ ئەم هەموو هەڕەشانەیە پێ دوایام حکوومەتە چی لێ دێت بۆ چوونی جەنابەت بۆ ئەمە چییە؟
هەموو حکوومەتە یەک لە دوای یەکانی کە هاتن لە عێراق و دەستبەرداری کۆمەڵێک شت بوون لە پێناوی بەدەستێنانی کۆمەڵێک شتی دیکە. کابینەکەی سوودانیش بەدەرنیە لە کەم و کوڕیەکان چوە گۆڕەپانی عێراق، گۆڕەپانی سیاسی عێراق، نسیجی عێراق، پێکاتی عێراق وا دەخوازێت کە هیچ ڕئیسی وزەرایەک، هیچ تەنانەت سەرۆک کۆمارێک، هیچ سەرۆکی پەرلەمانێک ناتوانێت ئەوەی کە خۆی لە ذهن و مێشک و بیر و بۆچوونیدایە بتوانێت 100% لە کار و کارنامەیەکی نووسراوە بیخاتە سەر ئەرزی واقع و بتوانێت جێبەجێ بکە. سوودانی کاتێک کە ساڵێک یا ساڵونیەک یان مودێتێکی دیاریکراوە لەمێتی بۆ دادەندرێ بۆی کە بتواندرێ لە حکوومەتەکەدا کار بکە و دەرەنجامەکەش بەدەستەوە بدە ئایا سەرکەوتو یا سەرکەوتو نەبووە، ئەو پێم وایە دەبێت پەرلەمانی عێراق و ئەنجومەنی نوێنەرانی عێراق وەکو دەستگایەکی ڕقابی زیاتر و وردتر بێ ڕەچاوی هەموو ئەو پێوەەر و یاسا و بەرگە و بابەتانە بکە کە دەبێت پەرلەمانێک لە چاودێری حکوومەتێکە پەیڕەوی بکە و بەدی بکە و بیبینێ. ئەگەر هاتوو کابینەکەی سوودانی سەرکەوتو نەبوو پێم وایە پەرلەمان دەبێت چەند جارێک ئیسیجوابی بکە هەم خۆی هەم وزارەتەکان و بە وەزیرەکانیشەوە. دوای ئەوە خۆپیشاندانی دژ بە کار و کارنامەی حکوومەت من پێم وایە جارێ زووە، جارێ ناکرێتەوە کابینەیەک دەست بەکار نەبووە، هێشتا کار و کارنامەی خۆی پێشکەش نەکردووە، هێشتا مسادقی پەرلەمانی لەسەر نەکراوە، هێشتا مەلەفەکانی ئەمنی و ئابووری و سیاسی بەدەستەوە نەگرتووە و هیچ کاری لە بابەتە نەکردووە، تۆ بێ دژایەتی بکەی. بەلای کەم دەبێت مدەتێکی پێ بدرێ کە بتواندرێ لەو مدەیە هەڵسەنگاندن بۆ کار و پرۆژە و چالەکیەکانی بکرێ بە ئاراستەی باشەیە بە ئاراستەی خراپە. واتە سلبیات و ئیجابیاتی حکوومەتێک کاتێک دەردەکەوێت کە دەبێت حکوومەتە مدەتێک کار بکە جا 3 مانگە 6 مانگە ساڵێکە اینجا تۆ دەتوانی بێ ڕەخنەی بنیادنەر بگری. بەڵام ئەو ئێستا پێم وایە ئەو خۆپیشاندانە نەکەوێتە خانەی ڕەخنەیەکی ڕوخێنەر هەر لە بیدایەتەوە. باشە کاک سەروان لەنێو هەموو ململانەوە هەموو ناکۆکی و جیاوازیەدا کە هەیە تا چەند گرنگە کورد ئەم هەلە بقۆزێتەوە و لە یەکتر زیاتر نزیک ببنەوە هەروەها بە یەک گوتاری هاوبەش لە بەغداد ئامادە بن بۆ با بڵین لە بەرژەوەندی هاوڵاتیەکانی و هاونیشتیمانیەکانی وەکو بەرپرسیارەتێکی نیشتیمانی. من پێم وایە دەبێت کورد ئەو جارە ورتر و زیرەکتر و بە دەقیقی تر بچێتە ناو پێکهاتەی حکوومەتی عێراق. لەبەرەوەی ئێمە وا دەبینین بە تەنها پۆستە ویزاریەکان ئایا کورد چەند وەزارەتی بەردەکەوێت بەڵێ گرنگە وەزیر بۆ کورد گرنگە، بەڵام کام وەزیر گرنگە و کام وەزارەت گرنگە. کورد دەبێت چی بکەوە، کورد دەبێت لە کام وەزارەت بتوانێت مافەکانی خۆی بەدەست بێنێ. زۆر سەر مافە دەستوریەکان دەکرێت، بەڵام ئەوەی کە لە دەستوردا هاتووە بە تەنها بەز نییە ئەگەر بێت و وزارەتێکی معنیە چەند وزارەتێکی دیاریکراو نێن و بەرگە و بابەتە دەستوریەکان شیکەنەوە کار لەسەر جزئیاتی بکرێت. مەسلەی پەرلەمانی عێراقی گرنگە چەند نوێنەرت هەیە، مەسلەی وەزیرەکان گرنگە چەند وەزیرت هەیە، بەڵام لەگەڵ ئەوانەشیان هاوتا و هاوشانی ئەوانە خواردتر لە وەزارەت. بۆ نمونە ئێمە لە کۆی دەدانە وەکیلی وەزیر لە حکوومەتەکانی پێشووتری عێراق ئیستا یەک دانە وەکیلی وەزیر مەلماوە کە ئەمیش ڕەنگە وەزارەتێکی سیادی نەبێ بەو شێوەیان کورد نەتوانێت جێدەسی دیار بێ. بۆیە دەبێت کار لەسەر ئەو بکەین لەناو وەزارەتەکان وەزارەتە ئابووری و اقتصادیەکان بەڕای من ئێستا زۆر گرنگترن بۆی بتوانێت خزمەتی عێراق و عێراقیەکان و لە ناو عێراقیشدا هەرێمی کوردستان بکرێت بۆ منە وەزارەتی نەوت یان وەزارەتی دارایی کە کورد تێیدا حەسە و پشکی هەبووە جاچ بە وەزیر یا بە وەکیلی وەزیر. ئێمە لە کۆی دەدانە وەکیلی وەزیر ئێستا یەک دانە وەکیل وەزیرمان ماوە، بەڵام شوێنی ئەو دەدانە وەکیل وەزیرە ئەو نۆدانە وەکیل وەزیرەی کە لە ڕابردوو هەبوو پڕ نەکراوەتەوە کە بەداخەوە ئەوەش دەگەڕێتەوە بۆ خامساردی سەرکردایەتی سیاسی کورد بە هەموو پارت و لایەن و ڕنگ و ڕەگەز و ئاین و ئاینزەکانەوە. کار لەسەر دەستەکان بکرێت. لە عێراق کۆمەڵێک دەستی سەربەخۆ هەیە. لە عێراق ئێمە بیرمان نەچێت لە ناو هێزە سەربازیەکان کۆمەڵێک دەرەجاتی زۆر باش هەیە کە دەتوانێت خزمەت بە هەرێمی کوردستان بکە، بەڵام ئێستا شوێنەکان پڕ نەکراونەتەوە چۆن کورد تێیدا وەدەرنراوە. کورد
پڕی نەکردوتەوە بە پێی وحداسانێک هاتوون بۆیە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان و سەرکردایەتی سیاسی کورد لە هەرێمی کوردستان ئەوجارە دیقەی زیاتر بێ وردەکاری زیاتر بێ هەوڵ و هەڵپەی زیاتر بێ بۆی بتوانێت زۆرترین پشک لە حکوومەتی عێراقی وەربگرێ لە پێناوی ئەوەی بتوانێت خزمەتی هەرێمی کوردستان و مافە دەستوری و داراییەکانی هەرێمی کوردستان دابین بکات. باشە زۆر سپاس بۆ سەروان تاهیر گۆمەشینی چاودێری سیاسی سپاس بۆ ڕوونکردنەوەکانت سپاس بۆ ئامادەبوونی لەگەڵ ئێمە.